کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان باکشانەوەیان لە حکوومەتدا گۆمی مەنگی شکستی حکوومەت و بێهیوایی هاوڵاتیان یاریێمی کوردستانیان شڵەقاند دەواازەیەکی نوێشیان بەڕووی گۆڕانکاری لە سیستەمی حکمی هەرێمی کوردستاندا کردەوە. ئەو هەنگاوەی کۆمەڵ و گۆڕان بەلای زۆربەی هاوڵاتیانەوە گەڕانەوەیە بۆ دەنگی گەل و شەقام. هاوکات چاودێرێکی سیاسیش پێی وایە دەبێت حیزبەکانی دیکەش چاو لە کۆمەڵ و گۆڕان بکەن لە حکوومەتدا بکشێنەوە و حکوومەتی شکست خواردووی ئێستاش هەڵبوەشێتەوە. زۆر لە شەرایحەکانی ناو کۆمەلگا لە توێژەکانی نێو کۆمەلگا ناڕازین و تەنانەت لایەنی سیاسی تریش دروست بوو بۆ یابێ بۆچنەوەی گۆڕان و کۆمەڵ سەرکردایەتی یاخود قیادەی حرەکەتی بکەن کە حرەکەتی هاوپەیمانەتی بێت. ئەو هاوپەیمانەتی هەموو ئەوانە بگرێتەوەوانەیە کە پیان وایە ئەبێ فۆرمێکی تازە لە حکومڕانی بێتە ئاراوە بەبێ دەستبردن بۆ ئەوەی کە ئەجندای سیاسی یاخود استراتیژی و ئامانجی سیاسی بکەینە دروستکردنی فۆرمێکی تری حکومڕانی پێم وابێت کشانەوە و بەشداریکردن و بەشداری نەکردن ناتوانێت ئەم مۆزعە یا ئەم هەلومەرجە سەختە ئاڵۆزە تێپەڕێنێت. گۆڕان و کۆمەڵ کار بۆ هەنگاوی داهاتوو دەکەن و ئامانجیان هەڵوەشاندنەوەی حکوومەت و ئەنجامدانی هەڵبژاردنێکی خاوێنە. ڕۆژنامەنووسێکیش بە گرنگی دەزانێت کۆمەڵ و گۆڕان ڕابەرایەتی بەرەیەکی هاوپەیمانی نیشتیمانی نوێ بکەن کاتێکدا کەسایەتی و حیزبە سیاسیەکانی دەرەوەی حکوومەت کۆ بکاتەوە و لەو ڕێگەیەشەوە گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی حکومڕانی یاریێمی کوردستاندا بکات. من گرنگە هێزەکانی دەرەوەی ئەم دەسەڵاتە گەندەڵە هاوپەیمانیەکی ڕاستەقینە ئەنجام بن و بە هەر نرخێ بووە حکومەتێک دروستکەن و ئەم حکومەتە کۆتایی پێبێت چونکە بۆ چۆنی من نەچاکسازی پێکرێ و ناتوانێ ئەو گەندەڵیە گەورەی کە خۆی بەرهەمیێنەوە بیوەستێنێ ئەمەی کە ئێستایکەن درێژەدانە بە گەندەڵی و ستەمکاری هەر هێزێک لە ناویانە بمێنێتەوە بەڕاستی پشتگیری ستەمکاری و گەندەڵیەکە و ئەو هێزانەی ترە و حیزبانەی ترەگەرانەوە لەگەڵ خەڵکا بن لەگەڵ ئازارەکانی میلەتی خۆیان نابن ئەم ستەمە گەورەی قبول نەکەن ئەبێ بێنە دەرەوە هەموو توانەکانی خۆیان بخەنەگەر کە حکومەتێکی جێگرەوەی ئەم حکومەتە دروستکەن هەتاوەکو گەندەڵی بنەبڕکەن و دیموکراسی و دادپەروەری جاریچکە لە کوردستانە سەر هەڵباتەوە. هاوکات لەگەڵ کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکوومەتدا لە ئێستادا گروپ و ڕێکخراوە ناڕازیەکان بەشداری لە خۆپشاندانەکان دەکەن لە شار و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا جەخت لە هەڵوەشاندنەوەی حکوومەتی شکست خواردووی هەرێم و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەڵبژاردنێکی دوور لە ساختەکاری دەکەنەوە. کۆمەڵ و گۆڕانیش هاوڕا لەگەڵ دەنگی ناڕازی شەقامی کوردی تەئکید لەسەر پێویستی هەڵوەشاندنەوەی حکوومەت و پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەنەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.